هیوادارم مامۆستایانی ئاینی بە شێوەیەکی ڕاست و درست فکری ئیسلامی پیرۆز چۆنە بەو شێوەیە لە مزگەوتەکان هەوڵ بدەن گەنجەکانمان لاوەکانمان پەروەردە بکەن، چونکە دینی ئیسلام دینێکی پیرۆزە، دینێکە لە خزمەتی ئینسانیەتدایە، دینێکە هەمیشە بۆ پەروەردەکردن شیاوترین دینە. ئەو سیستەمەی مامۆستایانی ئاینی دەیگرنە بەر بەڕاستی پێویستە هەندێک ئاسانکاری لە دیندا بکرێت. ڕاستە دینی ئیسلام ئاسانکاری زۆرتدا، بەڵام کە تۆ دەبینی زروف چۆنە، تۆ دەبینی کۆمەلگاکەمان چۆنە، پێویست ناکە تۆ بچی بیرێکی تۆنڕەوانە لە کۆمەلگاتە بڵاو بکەیتەوە. بەس لە دابەزینی هەر ئاینێک بۆ خۆشگوزەرانی بۆ ڕێخستنی ژیانی تاکانی کۆمەڵگەیە. و ئاینی پیرۆزی ئیسلامیش یەکە لە ئاینە هەرە جوانەکان کە ئەم ئەرکی بەجێگەیاندووە کە ئێمە هەر هەمومان بە گوێرەی فەرموودە قورئان بجوڵێنەوە، ئەوە ژیانمان زۆر ئاسوودە و خۆشگوزەرانی و ئاشتەوایی دەبێت. پێویستە هەرچی کاو ڕەفتارمان هەیە بە ئاشتەوایی بێت و یەکسانی بیالی هاوسەنگی و پارێزین لە نێوان هەم دین و هەم دنیاش. ئەو پرەنسیپانەی ئەو ئامرازانێکەوە سروشتی ئاسمان بانگەشەی بۆ دەکات، مرتاحبوونی دڵی لەگەڵە، ڕەزامەندی خۆی گەورەی لەگەڵە، بەڵام زۆر بەداخەوە کە هەندێک گروپ هەندێک کەس کە خاوەنی بیری توندڕەوینە، خاوەنی فکرەی پوچن، هەڵ ئەستن بە بەکارهێنانی مزگەوت بۆ جێبەجێکردنی مەرامی پوچیان، جێبەجێکردنی مەرامی ناشرینیان.